دکتۆر بوونی ناودەم بەڵێ ئەو پرسیارەمان زۆر لێ دەکرێتن بەڵێ. یعنی لە بۆ ئەو کەسی کە با بڵێن تێشدا هەیە ئەو دیاردەیە ئەو نەخۆشیە زۆر بێزارکەرە لەوانەیە کەسی بەرامبەری بێزار دەکاتن دروست. تایبەتمەندە بە چ نەخۆشیەک بە چ کێشەک لە ددانی تووشی ئەو بۆنی ناودەمی دەکاتن دروست. بەنسبەت ئەو پرسیارە بەس هەر پرسیاری با بڵێن یعنی ڕاگەیاندکاران و ئەوانە نییە زیاتر پرسیاری زۆرینەی هاوڵاتیانی خۆمانە یعنی پۆلێنی ینی بۆنی دەم بکەین گەلێک هۆکاری هەیە بێگومان ئەگەر بێ باسی بکەین احتمالە بەلای بینەران و هەر سێریش بێ بەڕاستی ینی کۆمێتی غەریب بدەن چۆن ئەو شتەوەی دروست دەکاتن بەڵام یعنی کۆمەڵک هۆکار هەیە با ئەمە لەو هۆکارە زۆر بربڵاوانە باسی لێ بکەین کە ڕاستەوخۆ ڕێژەکی زۆر دەتوانین بڵێن سەروی سەتا هەفتا و پێنج سەتا هەشتا ڕاستەوخۆ پەیوەندی بە بۆنی ناودەم هەیە خودی پێک هاتەی دەم و ددانی مرۆڤەک هەیە باش بە حکمیەوەی نزیکی 30 هەتا 32 دان لە تەمەنی ینی برێن پێگەیشتووی مەفروزە هەبیتن وجودی بێ ئەو کۆمەڵە دانە بە تەنیشێکەوە ڕێز بوون زاری وایە ناڕێکێک لە ڕێز بوونەکەی هەیە خواردن لە کەلەنەکان دەمینێتەوە بەنسبەت هۆکارێک کە با بڵێن خودی پرۆسەی کلۆربوونی ددانەکان دەبتە هۆکارێک لە بۆ دروستبوونی بۆنی ناودەم کلۆریش چییە مەسەلەن پرۆسەکە ڕووی ددانەکان ئەوە دەبی دەخورێ دەبی و لە ئەنجامدا دەشتێ ینی با بە کوردەوارەکەی خۆمان بڵین دەشتێ بەنسبەت ئەو حاڵاتە دەبی چەند هۆکارێکمان هەبی بۆ نمونە یەکەم شت بەکتریامان دەبی هەبی ینی هەر بە طەبیعەت هەموو ئینسانێک بەکتریا لە ناو دەمی هەیە بەکتریای سود بەخەشەیە لە ناو جەستەشی وجودی هەیە یەک لەوانە ئەو بەکتریایەیە بە ئەنجامی هەندێک هۆکار و پرۆسەک ئەو سود بەخشەی خۆی لە دەست دەدا دەبتە زیان بەخش لە بۆ خودی مرۆڤەکەی و بە ڕاستەوخۆیش لە بۆ خودی ددانەکەی بەکارهێنانی زۆرینەی شەکر ئەوزان باسی کاربۆهیدرات کە لە پرسیاری ئاماژەی پێ بکەم و لەگەر کاتی دەوێت هەتا ئەو پرۆسەیە دروست دەبی و کون دەکا و ددانەکەی کلۆر دەکا و ئاخر جار دەیگەینتە برین کڕۆکی ددانەکەی کەسە کە تووشی کلۆربوون دەبیستن کاریگەری ڕۆژە و دوو ڕۆژنیانی کاتەشی زۆری پێویستە کاتەشی زۆر لەسەر ئەو خراپیانە بەردەوام بووە بە کات دەڕوا جارێ لە بۆ ساڵ هەتا ئەو پرۆسەیە ینی دەگاتێ ینی تەواو دەیگاتە تەبەقەکە لە یادم چ ئەوە باس بکەم خودی ددان لە دوو بەشی سەرەکی پێک دێ کراونی پێدەری بە ئینگلیزی تاجەکەی و ڕوتیش ڕێگەکەی خودی کراونەکەش لە سێ بەش پێک دێ لە مینا و لە عاج و لە کڕۆکی ددانی مینایەکەی زۆر توندە ئەوە کە لە پرۆسەی کلۆربوونەکەی یەکەم شت لە مینایەکەی دەست پێ دەکات دواتر لە دێتە عاجەکەیان نەرمترە لە چاو مینایەکەی و طبقەی سێمی کڕۆکی ددانە کە گەیشتە کڕۆکی ددان تەواو یعنی دەست بە ئازار و ژان نزیک دەبتۆ لە ڕێگەکە بزەبت هەرداخلی ناو ئەوەکە دەبی خودی کڕۆکەکە دەبی کە لە ناو کڕۆکەکە ئەوە شانەی دەماری هەیە نەخۆش لەوێ ڕاهز بە ئازار دەکات باش لەوێ ڕادەبتە هۆی سەرچاوی دروستبوونی التیهابات و هەوکردنی پوو ئەنی نەخۆش کە هەستی بە ئازار کرد دەکا ئەو دوو تەبەقەی تێپەڕاندی ینی ئەو شتە هەیە بەنسبەت هۆکاریت کە نەشوشتنی دەم و ددانە بە شێوەیەکی ڕێکپێک بۆن دروست دەکات ئەوەش کارنەهێنانی ئەوەی دەزووی پزیشکی داوی طبی لە نێواندانەکان نەشوشتنی ڕووپۆشی بەشی زمانە لەناو کوردستانیانی خۆمان بەخۆی هەر کەسێکمان بە زمان هەر نادایانی ئەوە نایشوە ئەو بەشێک کە لەسەر فڵچەی ددانمان هەیە ئەوە هەرە بیر کرایە فلچە دیزاین کرا دیوی پشتەوەی تۆزێک منەقەت ینی لە بۆ ئادڕە یارمەتیەوەی دەدا بە سەبری بەسەر بەشی سەرەوەی زمان دابینی بۆی خایەنتەوە باش هۆکاری تر هەبوونی ئیلتیهاباتەکە لە دەمی نەخۆشەکە ناو دەمی نەخۆشەکە چونمان دەمی نەخۆش لە دوو بەش پێک دێ هەم لە بەشە شانە ڕقیەکە کە ئێسکە شانە نەرمەکەش کە با بڵێن گۆشتنیەکە کە بوو کوشتە جارە ئەو هەو دەکا ئیلتیهاب دەکا دەبێت هۆی دروستبوونی بۆن ئەوە بە شێوەی جارجارش بەکار با ئەوش لە یاد نەکەین هەندێک مەسەلەن هاوڵاتیمانیان هەندێک نەخۆشمان هەیە پرۆسەی دانلێنانەوەی کردیە زۆرش ئەو پرسیارە دەکەن ئایا دکتۆر دامان لێنینەوە بە شێوەی جسر ینی پرد یان بە شێوەی تاخمە نیم تاخمە یان بە شێوەی زەڕە دانانەوە ئەوانە بۆن دەکەن بەڵێ بۆن دەکات بتێونێتەوە ینی شتێککە بە سروشتی خوای گەورە دروست کردی فەرق دەکات لەگەڵ زۆریش جیاوازیش تەواوی هەیە لەگەڵی کە دەست کردبییتەوە ینی بتێونێتەوێ بای ئەوە بۆن دەکات بەس بۆنەکە ئاوانیە مەسەلەن بێزارکردبی بگاتە ئەو مەرحەلەیەت دەبی ڕۆشنبیری شخصەکە زۆر دەور دەبینی لەو حاڵەتی پاگڕای بگری خانەی ڕابگری شوشنی لە بۆکە
دەتوانم بڵێم نسبەتێکی زۆر کەمەگەر ئەو حاڵەتە دروست ببیتن ئەوە بابێنە سەر هۆکارە گشتگیریەکە یعنی برێن سیستەمیەکە کە جەستەی مرۆڤە جاری وایە مەسەلەن لەو زەتێنەکان هەو دەکەن بۆن دروست دەکات ئەکید شەرنی ینی کێشەکە لە دام بیچن کەمە بەشی دووەمان ئەوەیە یعنی باز لە شتا هۆکارەکانی تر هۆکارە گشتیەکان مەسەلەن کە پەیوەندی بە جەستەی مرۆڤ هەیە زیاتر نەک بەس بە دەمودانی هەوکردنی لەو زەتێنەکانیتی زۆر جار کێشە لە گۆڕی هەناسەی هەبی خودی شخصەکە ئەو مشکلەیە هەیە زۆر جار ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە بەڕاستی ئەوان زۆر ئەو مشکلانیان لە بۆ دروست دەبی چی حەبوشک بەکاردێنن سیستەمی جسمیان دەگۆڕێ ئەوانەی کە کێشەی برێن گەدە و قۆڵۆ و نووسورێت و ئەوانەیان هەبی بە هەمان شێوە بۆنی هەناسە و شتیان خۆش نابی و تشەڕۆچیان هەیە دەگەڕێتەوە بۆ ناو دەم ئەوانە هەمووی هۆکارە لە بۆ بۆنی ناو دەم و جار واژەیە هەر شخصەکە بە خودی خۆی سروشتی بۆنی وایە ڕاستە شتەکە سروشتی بەبێ هۆکارەش دیاریکرا و زەقی هەبیسن دیاریکراوی مەسەلەن پزیشکی هەبی ئەو حاڵەتەی هەیە